لەژێر چاودێری قایمقامەتی قەزای چەمچەماڵ فستیڤاڵی ڕۆشنبیری و بازارسازی و کلتوری لە چەمچەماڵ بەڕێوە چوو بە بەشداری دەیان فرۆشیار لە شارە جیاجەکانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و بە ئامادەکردنی چەندین بەرهەمی خۆماڵی و کتێب و کاری دەستی و هونەری لە ماوەی 4 ڕۆژدا فستیڤاڵەکە بەردەوام بوو. ئامانج لەو فستیڤاڵە بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی و دۆزینەوەی هەلیکار بوو بۆ ئەو خانمانەی لە ماڵەکانیان کاری دەستی دەکەن، هەروەها ناساندنی بەرهەم و کلتوری جیاواز بە کڕیاران. ئاماجی ئێمە لەم فستیڤاڵە هەلیکارە ڕەساندنی هەلیکار بۆ ئەو خاتونە بەڕێزانێکە لە ماڵەوە ئیشی دەستیەکەن و شوێنیشانە شتەکانیان عرضکەن. ئێمە هەساین بە ئەنجامدان ئەم فستیڤاڵە بۆ ئەو خاتونە بەڕێزانە و بۆ هەلیکار ڕەساندنی هەلیکار لەم شارەیە. نزیکەی 100 فرۆشیار بەشداری کردووە لە سلێمانی هاتوون، لە کێرکووکۆ هاتوون، لە هەڵەبجەوە هاتوون، لە هەورامانەوە هاتوون، لە خوورماڵەوە هاتوون و بەشداریان کردووە. بەدەلەوەی کە هەلیکارمان ڕەساندووە ینی پیشاندانی ڕوویەکی جوانی ئەم شارەیە و پیشاندانی ئەو کۆمەڵی گەنج تازە هەڵچوون، ینی تەمەنێکی وانەیە هەنیشتیان نەبینیوە. ئەم شتانە ئەبینن و ئەم فستیڤاڵە بین و ئەم ئیشە کوردەوارە جوانان ئابینن ئاشنا بن بە ئیشە. فرۆشیاران جگە لە دڵخۆشییان لە ساکردنەوەی کاڵاکانیان بە میوانداری شارەکەش دڵخۆشن و هەست دەکەن لە قەزاکە خانە خوێن. لە هەڵەبجەی شەهید و هاتوون بەشداریمان کردووە لە فستیڤاڵی چەمچەماڵ. وەڵام من بە کولێرەی کاکڵە گوێز و کەلانە و دۆ ئەو خوشکەشم بە خواردنی کوردەواری گفتە شۆربا ئەوانە. بەڵێ وەڵا خەڵک گێ دەڵێ ئەوە چییە هین کولێرە بە ساوەرە منیش ئەڵێم نەوەڵا کولێرە بەگوێزە زۆر نازانن یعنی کولێرە بەگوێز بەس کێلانە زانن بەس زۆری حەزیان لە نانی هەورامیەکەیە، نییە نانی هەورامی لێرە دروست ناکرێ، حەزیان لە نانی هەورامیەکەیە. سپاسیانەکەم بەڕاستی خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی بەڕێزن، زۆر بەڕێزن، ئەوەنە خەڵک و احترامیان گرتوون یعنی تەریقە بینەوەنە بەڕێزن. وەڵام من لە بۆکانەوە بەشداریم فستیڤاڵم کردووە بە ئیشی دەستی، ئیشی دەستکردنەوەن تەوای جانی دەستکردنەوەنە. وەڵا ئێمە بەڕاستی لەم فستیڤاڵانە زۆر سوودمەند دەبین. لە حەزوو کە سوودمەند دەبین کە خەڵک دل شتەکان دەبینن، شتەکانیان پێ جوانە، ئیشی دەستکردە، دووبارە ئێمە توانین مشتری جملە پێداکەن لێرە. دوکاندارەکان کە دێن شت بە جملە یەکەن شتەکانی بینە پیان جوانە بە جملە زۆر دەفرۆشن. هەر ئەو فستیڤاڵێک کە ئێمە کار دەکەین ئێمە دڵگەرمتری دەکات بۆ کارە. ئێمە ئەگەر دێت شتاکە ئەو شتاوە دەبێ زەنگ لێ دێن بوانەی کەس بۆمان ساز دەکەن بۆمان ساز دەکەنەوە دووبارە کە واوی ئیشی دەستی خانمانە فقط نوعێک مثل لە بۆکان ساز دەبێ، نوعێکم هەیە لە دیسو ساز دەبێ، نوعێکم هەیە لە مەشە ساز دەبێ، نوعێکم هەیە لە شما ساز دەبێ، هەرێکی دەستکردی کار ئافرەتەکە هەیتوانێت نوعێکم بۆ سازکە. من ئەوڵەن جارە لەم فستیڤاڵە بەشداریەکەم خەڵکی چەمچەماڵ زۆر ئینسانێکی چاکی ترایە، زۆر باشن بەڕاستی، ڕست بۆ خەڵک دەکەن بۆ ئێمەش دەگەن کە لێرە غەریبین. وەڵام خۆمە بە غەریب نازانین، بە وڵاتی خۆمان دەزانین. کڕیارانیش لە نرخی بەشێک لە کاڵاکان ڕازین و داواکارن فستیڤاڵی هاوشێوە لە شارەکە زیاتر بکرێتەوە. وەڵی زۆر باشە، پێمان خۆشە هەموو ساڵە 20 جا ئەم فستیڤاڵە لێرە دووبارە بکرێتەوە. وەڵی خۆڵ ناگرێت شتەکانیان باشن، یعنی لە ڕووی سعریشەوە زۆر باشن. باوەڕت بێەوە لەسکم کڕیوە لە بازار لێ 7000 لێرە بە 4 کڕیمە. ئیتر خوا بکەم ساڵی 3-4 جا لێرە ئەمە دووبارە بێتەوە خراپ نییە بۆ خەڵکەکەش، هەم جێوێکی خۆش ئەڕەخسێنێ بۆ خەڵکەکە. ساڵانە و لە شارە جیاجەکانی کوردستان فستیڤاڵی بە بازارکردن ئەنجام دەدرێت و بە زۆری کاری دەستی و خۆراک و بەرهەمی خۆماڵی تێدا ساغ دەکرێتەوە. ڕێبین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.